سڵاوتان لەبێ ئەزیزانم دووبارە لە سمارت ترێدەرەوە گەڕام وڵاتان شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی نوێی ساڵی 2023 دەکەین سەرەتا لە ئیندێکسی دۆلارەوە دەست پێ دەکەین کە سیناریۆکی زۆر بەهێزی دروست کردو پێویستە بۆ ئەم هەفتەیە زۆر بە وردی چاودێری جوڵەکانی ئیندێکسی دۆلار بین. ئیندێکسی دۆلار هێشتا لە ڕۆتی بەرزبوونەوەی خۆی بەردەوامە بە پێی شیکاری بەهێزترین ناوچەی دابەزین بە شێوەی ڕیتێست ئەم زۆنەیە کە دەستنیشانمان کردووە لە ئاستی 106 دەست پێ دەکات بە نزیکەی بۆ ئاستی 107. ئیندێکسی دۆلار ئێستا زۆر بەجددی لە هەوڵدایە خۆی بگەنێتە ئەم زۆنە. پاشان لێرەوە ئەگەری دروستبوونی سیناریۆکانی دابەزین هەیە و دەست بە گەڕانەوە بکات بۆ ئاستی 104 ڕەنگە بتوانێت زیاتریش دابەزین کا بەڵام ئەمە تا ئێرەمان دەستنیشان کردووە. ئەم سیناریۆی بەرزبوونەوەی ئیندێکسی دۆلار دوو سیناریۆی دیکەمان بۆ دروستەکات بۆ ئاڵتون تەنانەت بۆ دراوەکانیش، بەڵام ئێمە لە شیکاریم هەفتەیەدا باسی ئاڵتون و نازداک دەکەین زیاتر کە لە ئەگەری ڕوودانی ئەم بەرزبوونە و گەیشتن بەم زۆنە پاشان دابەزینەوەی بەرەو خوارەوە چی ڕووەدات لە ئاڵتون و لە نازداک. بە شێوەیەکی گشتی ئیندێکس هێشتا لە ڕۆتی بەرزبووندا تا ئەم ترێندەمان هەبێت لە هەوڵدای خۆی بگەنێتە زۆنەکە. ئەگەر بێت و پێش زۆنەکە دەست بە دابەزین کات هێشتا بە ڕیتێست حسابە کاتێک ئێمە دڵنیا دەبینەوە لەوەی کە نرخ ناگاتە زۆنەکە و ترێندەکە زیاتر دەشکێنێت بەرەو خوارە و زیاتر دابەزین دەکات ئەبێت کاندڵێکی یەکڕۆژی لە خوار ئەم ترێندەوە دابخاتەوە. شیکاری دووەمان لەسەر ئاڵتون کە سیناریۆکی زۆر جوانی دروست کردو بۆم هەفتەیە تا ئیندێکس ئەو ڕیتێستە دەکات یاخود تا دەگاتە زۆنی 106 بۆ 107 ئەگەرەکانی دابەزین زیاتر دروست دەبن بۆ ئاڵتون. ئاڵتون بۆم هەفتەیە بەپێی ئاماژەی ئەم کاندڵە چوار کاتژمێریە بێت کە دروستی کردووە لێرەدا پێمان دەڵێت کە ئاڵتون لە هەوڵی دابەزینی زیاتردایە. ئێمە زۆنێکمان دەستنیشان کردو بۆم هەفتەیە کە لە 1924 دەست پێ دەکات بۆ 1930. ئاڵتون تا لە خوار ئەم زۆنە بێت لە هەوڵی دابەزیندا بۆ ئاستەکانی 1900 ڕەنگە کە بازار کرایەوە بشتوانێت جارێکی دیکە ڕیتێست بکاتەوە بۆ زۆنەکە پاشان دەست بە دابەزین بکاتەوە بۆ ئاستی 1900. ئەگەر بێت و ئیندێکسی دۆلار بگاتە زۆنەکە و ئاڵتون هێشتا نەگەیشت بێتە 1900 واتە نەگەیشت بێتە ئەم زۆنە ئێمە پێش گەیشتن بە زۆنەکە بە دوای دەرفەتەکانی داخەڵبوون بە مامەڵەی کڕیندا دەگەڕین کە ئەو کاتە زیاتر بۆمان ڕوون دەبێتەوە ڕەنگە لە 1910 یاخود 1909 لەم ئاستانە دەرفەتێکی داخەڵبوون بە کڕین دروستکات. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە تەرکیز خستنە سەر جوڵەکانی ئیندێکسە کە بزانین کەی دەگاتە زۆنەکە. بە شێوەیەکی گشتی ئاڵتون تا لە خوار ئەم زۆنە بێت لە هەوڵی گەیشتن و گەڕانەوەدا بۆ ئاستی 1900. ئەم زۆنەی کە دەستنیشانمان کردووە لە 1900 دەست پێ دەکات بۆ 1885. کاتێک کە ئیندێکس دەگاتە زۆنەکە وەک ئاماژەمان پێکرد دابەزینێک بە شێوەی ڕیتێست دەست پێ دەکات ئاڵتونیش ئەگەری خۆڕاستکردنەوەیەکی هەیە بۆ ئاستی 1912. پاشان لێەوە دووبارە دەست بە دابەزین دەکات. من پێم وایە ئەم ناوچەیە بتوانێت بشکێنێت کە ئاستی خواری زۆنەکە 1885. من پێم وایە لە دوایەوەی کە ئیندێکس ڕیتێستەکەی خۆی تاوا کرد و سیناریۆیەکی نوێی بەرزبوونی چالاک کرد ئاڵتونیش دووبارە دەست بە دابەزین دەکاتەوە ئەم زۆنە دەشکێنێ و خۆی دەگەێنێتە ئاستی 1870. ئێمە پێشتر باسی 1870مان کرده بوو، بەڵام پێش گەشتن بۆ ئاستە چەندین جار سیناریۆکان نوێ بوونەتەوە و چەند جارێک بینیمان سیناریۆی بەرزبوونەوە چالاک بوون. ئێستا دووبارە منێخ دەستی کردەوە بە دابەزین دەیەوێت خۆی بگەنێتەوە ئەم ئاستە، بەڵام ئەم زۆنە کۆتا ئەبدەیتە کە لە پێش ئاڵتونە محاولەوە دەکات بەرزی کاتەوە و پاشان دەست بکاتەوە بە دابەزین زۆنەکە بشکێنێت بەرەو خوارەوە. ئێمە بۆم هەفتەیە تا نرخ لە خوار 1930 بمێنێتەوە ترسمان نییە لە بەرزبوونەوەی زیاتر و سیناریۆ ئاماژەکانی دابەزین زیاتر بەهێزترن بەراورد بە سیناریۆکانی بەرزبوونەوە تا دێتە ناوچەی
1900 و 1885. شیکاری سێمان لەسەر نازداک ئێمە هەفتەی ڕابردوو ئاماژەمان بۆ کردبوو کە نازداک لە هەوڵی بەرزبنەوەی زیاتردایە بۆ ئاستی 15750. ئەم زۆنەی کە دیاریمان کردبوو لێرە هەروەها لێرەش زۆنێکمان دیاری کردبوو. چەند جارێک نازداکی بەرز کردەوە بەڵام بینیمان کە هێزێکی نوێی دابەزین داخلی بازار بوو. لە دوای دوو جار ڕیتێزکردنەوە بەرەوسەرەوە زۆنەکەیشکان بەرەو خوارەوە و بینیمان کە خۆی گەیاندەوە ئاستی 15150. بۆم هەفتەیە من هێشتا پێم وایە نازداک لە هەوڵی بەرزبوونەوەدایە. زۆنێکمان دەستنیشان کردووە لە 15070 بۆ 14940. ئەگەر بێت و نازداک ئەمە فرێمی 4 کاتژمێریەت کە ئاگادار بن ئەم ترێندە بچووکەی کە دیاریمان کردووە لێرە بیشکێنێت بە کاندڵێکی 4 کاتژمێری واتە نرخ بێتە خوار ئەم ترێندەوە کە تقریبان 15225 دەکات. کاندڵێکی 4 کاتژمێری دابخاتەوە بەرەو خوارەوە دابەزین بەردەوام دەکات تا خۆی دەگەنێتە زۆنی 15070. لێرەوە ئێمە ترێندێکی زۆر بەهێزمان هەیە کە ئەم ترێندە بە پاڵپشتی زۆنەکە کە زۆنێکی دێماندی بەهێزە ئەگەری بەرزبوونەوە و چالاکبوونی سینارەکانی بەرزبوونەوەی هەیە. لێرەوە کە دەست دەکات بە بەرزبوونەوە تارگێتی یەکەمی بەرزبوونەوە ئاستی 15700 دەبێت، هەروەها تارگێتی دووەمی بەرزبوونەوە 15924 دەبێت. ئەگەر بێت و ترێندەکە بشکێت و بێتە زۆنەکە تارگێتی بەرزبوون لەم زۆنەوە تارگێتی دووەم دەبێت کە 15924. بەڵام ئەگەر پێش شکاندنی ترێندەکە سینارەکانی بەرزبوونەوەی چالا کرد و لێرەوە بەرداوامی زیاتریدا بە ڕۆکی بەرزبوونەوە تارگێت یەکەمان 15700. ڕەنگە لە دوای گەشتن بەو تارگێتە ئێمە تەرکیز بخێنە سەر سینارەکانی دابەزین و بتوانین سوود لە دەرفەتەکانی مامەڵی فرۆشتن وەربگرین. بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕێزان ئاگادار بن نازداک لە هەوڵدایە ئەم سیناریۆ دووبارە کاتەوە. لێرەوە چۆن بینیمان دەستی کرد بە بەرزبوونەوە پاشان دابەزینێکی کرد واتە وەیڤێکی نوێی دروست کرد، پاشان بەرزبوونێکی دیکەی کرد و وەیڤێکی نوێی بەرزبوونی دروست کرد. ئەم دابەزینەش کە لێرە دەستی پێ کردووە من پێم وایە دووبارە بوونەوەی ئەم سیناریۆیە، بۆیە ئەکرێت ئەم دابەزینە ڕیتێز بێت بۆ کۆکردنەوەی هێزێکی نوێی زیاتر بۆ دروستکردنی لوتکەیەکی نوێ کە من ئاستی یەکەمی لوتکەکەم لە 15700 دیاری کردووە. هیوادارم شیکاری خوێندنەوەکانیم هەفتەیە ببێتە مای سود و قازانج بۆ هەموو لایەکتان. هەر زۆن و ناوچەیەک یاخود هەر جوڵە و وەیڤێک کە پێویستی بە ئەبدیت و گۆڕانکاری زیاتر هەبێت لە گروپەکانی سمارت ترێدەر لە تەلیگرام ئاماژەی پێدەدەم. بەڵام ئێستا کە بازار داخراوە و ئەم وەیڤ و جوڵانی ئێستا کە ئێمە دەبینین بە پێی خوێندنەوەکانی ئێستا ئەم سیناریۆیانەمان دەستنیشان کردووە. هیوادارم هەموو لایەکتان سود و قازانجی لێ ببینن. هەفتەیەکی پڕ لە قازانج و خۆشی بەڕێکەن بۆ هەموو لایەکان. سەرکەوتوو بن.